الحمد لله رب العالمين، والعاقبة للمتقين، ولا عدوان إلا على الظالمين. أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له ولي الصالحين، وأشهد أن محمدا عبده ورسوله صلى الله عليه وعلى آله وصحبه وسلم، ومن تبعهم بإحسان إلى يوم الدين. ثم أما بعد، تفسير سورة القلم ياخذ سورة نون قيشت معنا آيتي هشت. لدواي أويك پروردگار من فرموي: إن ربك هو أعلم بمن ضل عن سبيله وهو أعلم بالمهتدين. بيقومان هلوكو چون لآية ترد فرمي: ولتستبين سبيل المجرمين. أي محمد صلى الله عليه وسلم بو أوي رقاي مجرم كان رونو أشكرابت ورقاي استمكاران أواني كوا ضال مضل أواني كوا مكذب آني بيروز إسلام بدرو دخنوا لولا شوا خلقان يكن ڕێنمایی کارن، هیدایەت دراون بوونەتە مای خێر و بەرەکەت بۆ خۆیان، بۆ کۆمەڵگاکەیان. إن ربك هو أعلم بمن ضل عن سبيله. پەروەردگار بۆ خۆی باش دەزانێ من ضل عن سبيله، چێ گومڕایە و چێ لە ڕێگەی ڕاست لە سڵات المستەقیم لای داوە. وهو أعلم بالمهتدين، و پەروەردگار بۆ خۆی دەزانێت چێ هیدایەت دراوە. كوابو فلا تطع المكذبين. واتاي محمد صلى الله عليه وسلم فاستقم كما أمرت ومن تاب معك ولا تطغوا. أواني كالقلتون شون كوتواني تو أي محمد صلى الله عليه وسلم ايو بردوان بن آور لبي باوران مدروا، آور لمشركين وملحدين وبيدينان مدروا. فلا تطع المكذبين. أواني كوا خوای پەروەردگار دینەکەی خوای گەورە بە درۆ دەخەنەوە، تۆ ئاوڕێن لێ مەدەرەوە، هیچ بەهایشان نەبێ لای تۆ. ئەوانە هەم خوا و هەم دینی پێغەمبەر صلی الله عليه وسلم، ڕێبازی و سنەتی پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام بە درۆ دەخەنەوە، بۆ ئاوڕیان لێ دەیتەوە. سبب نزولی ئەم ئاەتە مفەسرین دەفەرمون کاتێک پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام بانگەوازی حەقی بڵاو کردەوە کە بریتیە لە تەوحید و خواپەرستی، هاتنە لای پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام، وتیان بۆ خۆت بانگەوازی خۆت بکە، ئێمە کێشەمان نییە، تۆ خەڵک بانگەکەی بۆ لای خواپەرستی ئاساییە، بەڵام لەولاوە لە عەلەی خواکان ئێمە مەڕۆ، یعنی خواکان ئێمە بە پوچ و بەتاڵ دامەنێ. پەروەردگارە فەرمێ: ذلك بأن الله هو الحق وأن ما يدعون من دونه هو الباطل. بەڵێ ئێمەش ئەڵێن خوا حەقا، خوای گەورە شایستەیە کە بیپەرستین و ڕزقمانەدا و ژیان و مردنمان بەدەست خوایە، بەڵام لەولاوە مەڵێ وأن ما يدعون من دونه هو الباطل. ئەو خوایانی ترکەوە ئەپەرسترێن جگە لە خوا ئەوانە باطل نین، پوچ نین، ئەمانە شتیان بەدەستە. هؤلاء شفعاؤنا عند الله. ئەمانە جاهیان هەیە، ئەمانە پیاوچاکن، تۆ لە عەلەی خواکان ئێمە مەڕۆ. وەرە بە ئێمە و ئێوە مشرکین ئێوەت بە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام با مساومەیە بکەین، با مفاوەزاتێ بکەین، ساڵێک خواکان ئێمە بپەرستن، ساڵێک ئێمە خواکەی ئێوە پەرستین. خوای تعالی فەرمێ: فلا تطع المكذبين. وریابە بە هیچ شێوەیەک ئاوڕیان لێ نەدەیتەوە، بە هیچ شێوەیەک وەڵامیان من نەدەیتەوە. ناکرێ حەق و ناحەق تێکەڵکەی ئەی محەممەد صلی الله عليه وسلم، چونکە ئەوان ودوا لو تدهنوا فيدهنون. ئەوان ئاوەتە خوازن، زۆریان پێخۆشە تۆ هەنگایە بچیتە پێشەوە تەنازوڵ کەی لە دینەکەت، و ئەوانش ده هەنگاو دێنە پێشەوە تەنازولت بۆکەن.
ئەگەر لێی قول هو الله أحد کێشەمان نییە، بەس مەڵێ لا أعبد ما تعبدون، ئەوان لەوە بێتاقەتە بوون. کێشەیان لەگەڵ خواپەرستی نەبوو، بەڵام کێشەیان لەگەڵ خوا بە تەنها پەرستی هەبوو. خوا بە تەنها پەرستی لە لای موشریکین، لە لای شەخص پەرستان، لە لای هاوبەش بڕیاردەران ئەو کێشەکە بوو. و ئەو صراعی لە بینی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە بینی مامەکانی بەشێک لە مامەکانی و قەومەکەی و قوڕەیش، صراع لە پێناو یاخود بڵین لە بەرامبەر چیا بوو؟ قەزیەکەەوە نەبوو کۆمەڵێ زەویزارێ ئەمان داگیریان کردووە، قەزیەکەەوە نەبوو وەڵاهی پەرلەمان و نازانم چی ئەبێ بۆ ئێمە بێ و ئێمە ئەوەنە دەنگمانەیە دەبێ ئێمەش بێنە ژوورەوە. نە، پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام قوڕەیشی بان کرد بۆ لای یەک کەلیمە کە ئەوش کەلیمەی تەوحیدە. بۆیە کاتێک پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خەڵکی بانگە کرد بۆ لای خوا بە تەنها پەرستی، ئەوان دەیانوت چی؟ أجعل الآلهة إلها واحدة إن هذا لشيء عجاب. چۆن دەبێ دعوەی پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام بانگەوازی پێغەمبەر بۆ ئەوەیە ئێمە واز لەو هەموو خوایە بێنین، ڕوو بکەینە یەک خوایەکە لە ئاسمانە. بەڕاستی پەیامی محەممەد، بانگەوازی محەممەد دعوەکەی زۆر سەیرە بەڕاستی. باو باپیرانی ئێمە ما سمعنا بهذا في الملة الآخرة، باو باپیرانی ئێمە شتی وایان باز نەکردووە. ئەمڕۆ کاتێک حەقێک ئەڵێ حەقێک ئەدرکێنی حەقێک باسەکەی، خەڵکانێک لێ ڕاستە بێتەوەڵێ ئەی بۆ با باپیرانی ئێمە نەیان بیستووە. خی پەروەردگارە فەرمێ ئەوەلەو کانە ئاباؤکم لا یعقلون شیئا ولا یهتدون. ئێ باشە من چی بکەم باو باپیرانی ئێوە تێنەگەیشتوون یان نەخوێنەوار بوون، بەڵام الحەمدولillah خەڵکانێکە بوون داوە و بانگەوازی حەقیان پێگەشت، یەکسەر دەستیان بە حەق گرت، ئیهمالیان نەکرد. بۆیە یعنی ئەم مفاوەزاتە، ئەم شلکردنە لە بەرامبەر بێباوەڕان تاکو قیامەت ئەمێنێتەوە. ئێستا کۆمەڵە داعی و بانخواز هاتوون چی دەڵێن؟ دەڵێ مشکلە نییە ئێوە داوای خۆتان بکەن، بانگەوازی خۆتان بکەن، خەڵک بانکەن بۆ لای خوا، بۆ لای پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام، بەڵام لەولاوە مەڵێن دینەکانی تر ناحەقە. خەڵکانێک بۆ خۆیان ئیشتراکیەتن، ئێوە نەهی لێ مەکەن، بێدەنگ من بەرامبەر ئیشتراکیەت. خەڵکانێک لیبرالین، ئێوە بێدەنگ من بەرامبەریان. خەڵکانێک علمانیان هەڵبژاردۆ، ئێوە بێدەنگ بن، قسەیان پێ مەکەن، مەڵێن ئەوانە ناحەقن. خەڵکانێک شەخص پەرستن، ئێوە مەڵێن ئێوە شەخص پەرستن، قەبر پەرستن. داوای خۆتان بکەن، بڵێن خەڵکی نەوەرن خوا بپەرستن، بڵێن خەڵکی نەوەرن شوێن پێغەمبەری خوا بکەون صلی الله عليه وسلم. باسی سنت کەن، بەڵام باسی بیدع نەکەن. باسی تەوحید کەن، بەڵام باسی شرک نەکەن. باسی طاعت کەن، بەڵام باسی حرام نەکەن، باسی معصیەت نەکەن. خەڵکێک بۆ خۆی زەرەدەشتە، خەڵکێک بۆ خۆی گاورە، خەڵکێک بۆ خۆی جوولەکەیە. یعنی وای لێ هاتووە لەم دۆخە ناهەموارە کە باسی جەڕائیمی یەهود کەی لەسەر مینبەر، سوپاس بۆ خوا لێرەوە نییە، بەڵام لە هەندێ وڵات یاخود لە هەندێ شار هەر ئیمام و خەتیبێک بڵێ ئەو دینەی کەوا یەهود و گاور و یەهودی لەسەرە پوچەڵە، جەڕائیمی یەهود ئەوەیە بان تەکەن لە ئەوقاف و محاسەبە دەکەن. بۆ وەدوا لەو تودهینوا فەیودهینون. ئەوان مشریکین پێیان خۆشە ئێوە دهن یعنی چی؟ ڕۆن چییە؟ شلەیان تونە؟ شلە. ئەوان ئاواتە خوازن، زۆریان پێخۆشە ئێوە شل بن، دەستان شلکەن لە دینەکەتان. وەدوا لەو تودهینوا فەیودهینون. ئەوانش دەست شلەکەن، هەنگاوی وەرنە پێشەوە، ئێمەش هەنگاوی دێنە پێشەوە. دێ ئێوە تەنازولێ بکەن لە حەق، ئێمەش تەنازولێکەکەین، با ئێمە برایەتی بپارێزین، ئینسانیەت بپارێزین. ئەمە بەڕاستی ضەلالەتە، ئەوە گومڕاییە، چونکە حەق یەک حەقە نابێ بەدوان،
وأن ما يدعون من دونه الباطل. سيك خواي بيرودگار باسي ظلماتي كردو بجمع، باسي ظلميشي نكردو ظلمات، باسي تاريكايشي نكردو، باسي بجمع، باسي تاريكاي كاني كردو، تاريكاي كفر، تاريكاي شرك، تاريكاي بدعة، تاريكاي إلحاد، تاريكاي علمانية بيديني، همو أمانة تاريكاين حد يكو أمر الرجكيك والريبازك والديني شال بجاردا إلا آيني بيروزي إسلام نبت. إن الدين عند الله الإسلام. أو نشي كوالا سر ريبازي سنتي في غمري خو عليه الصلاة والسلام بردوما كواتا ودوا لو تدهنوا فيدهنون. أي محمد صلى الله عليه وسلم وريابا نكي بهيت شيويك تنازل بو كافران وبيباورانكي، تنازل لدينك نكي. طبعا إما دوشت ماني لدينا مداراة ماني ومداهنة ماني، مداراة ماني ومداهنة ماني. مداراة شيا أويك تو تنازل لدنياي خوتكي حقيشي خوت شخصي ياخد دنياي خوت تنازل ليدكي بو أوي دينكت باريز راوبت. أما بيوتري شي مداراة، مداراتي دجمن ولولا شو مداهني دجمن معناه. مداهنة شيء مداهنة أوي كتو تنازل لدينكت بكي بو أوي دنياكت ندورينيت، بو أوي دنياكت لدزندي أو مداهنة. أوي كخواي بردقارة فرمي ودوا لو تدهنوا فيدهنون. أو مداهنة يعني أهلي كفر أهلي شرك بيباوران شاوروان إيو مداهنة بكن دشلكن لدينكتان دي دزبرداري أم فقري بن دزبرداري أو آية بنو دي أمش قيتشيكا أمشان هالدروستا أوشان هالدروستا حتى وايلي دي أو دينا تشيلي أو دينا كالا بيتو أو دينا يعني أتويتوا لناو دينا كاني تر لناو أديانا كاني تر أتويتوا إتر بلاتو كابرا زردشتية ملحدة بيدينا يهودية نازانم چیه جولكية هاتشية بيت للاي أسايا بيت بو شكو التنازلت كرتوا. والله بيغمري خو عليه الصلاة والسلام تنازلي نكرت. هاتنا لاي أبو طالب إمامي بيباوران مشركين تيامرو ولاي أو كرة برايات چي أوي بو يكين باري أوي يكين الدولة من ترين كسي خومان جني جواني أوي والله جني جواني بو دينين أقر بتماي جاهو منصبو بوستو دا صلاة يكين قوري خومان حتى لا نقطع أمرا دونه. پیغمبری خو عليه الصلاة والسلام فرمي یک كلمة ما وتيان ده كلمة بوتو تولي یک كلمة ما دت دينيا چيا فرمي قولوا لا إله إلا الله. بس بلين لا إله إلا الله حرام لتانوي مال بوخوتان آفرتم لإيوة ناوي جاءه منصبم لإيوة ناوي بس من أونم لإيوة بلين لا إله إلا الله وتيان همو كلمة كلمة بس أو نالين بو چكا أيانزاني كبلين لا إله إلا الله دبي أو خواني كوا دانوا جقل أخواني قرأ أبرسرين لزوي أبي همو أوانا فريبدن أوري لندنو بو أوامتيان أجعل الآلهة إلها واحدة نابي اشتوا قبول مانية كواتا دبي أقدار بين دائما دجمن بي بكري لناو تبا هنگاوي دوام أو جا وسيلة دوام چیه بو أوي لخشتت بريا أيوة مداهنة بيبكات تنازل كي لحق إنسان نابي تنازل لحق بلام مدارات درسته مدارات أوي تنازل لدنيا خوتك في سبيل دينك بردوام بيت بو نمونا صحابة كاتك هجرتي أنكرت لمكة وبو مدينة صحابة همويان زيوزاريان هبو ماليان هبو كشتيان بجيهشت بو بوتيان بس دينك من سلامت به هيچي ما ناويت مداهنه نكر اگه مداهنه بكر دا وكو منافقه كان امانو بخوان بلدي كاك ورا مش لبانو بلي مسلمانين لبنشو برون لقى كافرو بيباوران بن او كاتل ناو زيو مالو اسراحت وجيغا ورا اخوان ابون والله من تنازلي نكرت هجرتي ان كله هاتنا شهر مدينه اتاك دواي او فتح مكه كرا نقلوا شافي غمري خوا صلى الله عليه وسلم بالصحابة فرمي صبر قرن شن صالك صبر ينكد
لفتح مكة مسلمانان هاتنو مكة هات جير دستي مسلمانان بويا فرمي ودوا لو تدهنوا فيدهنون ولا تطع كل حلاف مهين هركسك حلاف بو توجر يالي مكة حلاف يعني شي أوي كوا زور سوين أخوات بو مبالغة حلاف هركسك سوين دي زور خوارت تو باوري بي مكة ولا تطع كل حلاف مهين ها خلش يكيا يعني هلا سي سوين أخوة دان شي سوين أخوة شتێکە فرۆشێ سوێنەخوا ئەمەندە سوێنەخوا ئەمەندە سوێنەخوا بۆ چونکە خۆی مەهینە و بێڕێزە درۆزنە تەرژیم بێ لە ڕوویەوە بێقەدر و سووک و بێنرخە ئەوێ بەچی خۆی بەرزەوەکە خۆی بەوە بەرزەکاتەوە بە ناوەکانی خوای پەروەردگار سوێن بەخوا خوات بۆ ئەوەی بە حیسابەوەی ڕێزی بێتەوە خەڵک ڕێزی لێ بگرێ بۆیە سوێن زێرە خوات ئەمەندە درۆی کردووە خەڵک باوەڕی پێ ناکا ئەوجا لەسەرێکە سوێنەخوات خوای تعالی فەرمێ ولا تطع كل حلاف مهين هەر کەسێک سوێندی زۆر خوارد ئینسان نابێ یعنی ناوەکانی خوای گەورە ئەوەندە بێقەدر بێ لای بۆ هەموو شتێ بەکاری دێنیت درۆەکە هەر سوێنە خوات هەچیە بکە هەر سوێنی دادەپاڵێ بەس بۆی بەرامبەرەکەی بەهاڕی پێ بکە لە کاتێکە خۆی زۆر بێنرخە زۆر هیچە زۆر پوچە ئەوێ سوێن بخوا بۆی بەرزەوە بێت بەڵام بۆش بەرزەوە نابێت ئا خەڵکێکەیە وازانێت دەوڵەمەندێکەی کاتێک پارەی هەبوو لە ناو خەڵکە ڕێزدارە بێت یان مەنسەبێکی هەبوو ڕێزدارە بێت کاتێک ڕێزی هەیە لە ناو خەڵکەیە کە مەنسەبەکەی هەبوو بەڵام لە مەنسەبەکەی لاچوو لای خەڵک چییە هەر بێ ڕێزە کەسە سەلامی لێ ناکە ڕێزدار فڵان هەن نەما بەڕێز فڵان تاو بۆ چونکە ڕێزەکەی بە مەنسەبەکەی بوو نەک شەخسیەتی خۆی لە کاتێکە خۆی زۆر دوورە لە دینی خوای پەروەردگار بۆیە هیچ بایەخێکی نییە هیچ نرخێکی نییە لای خوای گەورە نرخی باڵە مێشێکی نییە ئەوەی کە هەبوو دنیا بوو ماڵ بوو مەنسەب بوو ئەوە وای کردبوو کەەوە خەڵک ڕێزی لێ بگرێ خەڵک تەماحیان کردبوو لە مەنسەبەکەی لە جاهەکەی لە پارەکەی ئەژینە ئەو پۆستەی نەما کەس ئاوڕی لێ ناداتەوە بۆیە پەروەردگار فەرمووی ولا تطع كل حلاف مهين ئەمە کۆمەڵێ صفاتە لە زەلامێکە هەبوو لە شەخصێکی مشریکە هەبوو نۆ دە صیفەتە حەد دە صیفەتەکەی تیا بوو هەر نۆ صیفەتەکەی تیا بوو هاتە لای دایکی وتی ئەم نۆ صیفەتە لە هەموو صیفەتەکانم تایە بەڵام لێرە ئەڵێ زەنیم واتە من مناڵی زینام ئێستا دین باسێکین ئەو جا لێ دایشی اعترافەکەڵێ بڵێ تۆ باوکت فڵان نییە فڵان کەسە ئەو کەسەش وەلیدی کوڕی مغیرە بوو خوای تعالی کۆمەڵە صفات لەو پیاوە مشریکە باسەکات چونکە پێغەمبەری خوای صلی الله علیه وسلم زۆر عەزێتەدا فەرمووی ولا تطع كل حلاف مهين ئەوەی کە سوێن زۆرە خوات ئەوەی کەوا مەهینە سووکە بێنرخە باشە فەرمووی هماز يعني كثير العيب ئەوەی کەوا عیب لە خەڵک زۆر دەرەکات ها ئەم صیفەتە چەند ناشرینە عیبە لە خەڵک زۆر دەرەکات لە شکڵی لە جسمی لە لاشەی لە ماڵی لە منداڵی لە خێزانی یان بە دوای عیب و عاری خەڵکە گەڕێت ئەو کەسە هەمازە یاخود غیبەتی خەڵکەکات جۆڕایاڵی ئەو کەسانەش مەکەن هەر کەسێک حەزی لە غیبەت بوو حەزی لە بوهتان بوو حەزی لەوە بوو عیب و عاری خەڵک باسەکە نە لە مەجلیسی دابنشە نە گوێ لێ بۆ شلکەوە و تاعەت و جۆڕایاڵیشی نەکەیت و هەر قسەیەکشی بۆت باس کرد هیچ نرخێک و قەدرێ بۆ قسەکەشی دامەنە بۆ هەمازە بە دوای عیب و عاری خەڵکە گەڕێت هماز مشاء بنميم يعني الذي يمشي بين الناس ويحرش بينهم خلقان يكن دوزبانية كان دينو أرون خليش النميمة قصي أم ديني بولاي أو ديني بولاي أما زور خطر براستي پیغمبر خو عليه الصلاة والسلام
دایبەتەک دوو قەبرە وإنهما ليعذبان لەناو گۆڕەکەیان سزا ئەدران فەرمووی ئەمما ئەحەدوهما فكان يمشي بالنميمة یەکێکیان دووزبانیە کرد قسەی ئەمی هاورد لەبین قسەی ئەوەکەی تر ئایندایە شەڕەوە فڵان کەس وات پێڵێ فڵان کەس وات پێڵێ ئەمڕۆ ئەم جۆرە شەخصانە زۆرن بەداخەوە بۆیە من نەممە لەکە نەممە عەلەیک هەر کەسێ قسەی بۆت هاورد قسەی تۆشە با بۆ بەرامبەرەکە ئەوە بیکەنە قاعیدە عومەری کوڕی عەبدولعەزیز ڕەحمەتی خوای گەورەی لێ بێت پیاوێ کاتە لا دوی فڵانە کەس قسەت پێکە وتی ئەما وەجەدە الشەیطان بەریدەن غەیرەک پاشە شەیطان کەسی دەست نەکەوت وەکو بەریدێک بە من بیگەێنە ئیلا تۆ نەبێت کابرا لە جێی خۆی وتی ئەگەر تۆ بە منی نەگەیەنیت خۆ دەف نەبوو کۆتایی پێهات بۆ گەیاندت بە من بۆ دڵمن ڕقەکەی بەرامبەر فڵانە کەس بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە سەحابەکانی فەرموو تخوا باسی کەسیم بۆ مەکەن حەزەکەم بێمە ناوتانە سەلیمە سەدر بم سینگە ساف بم حقد و بغض و چینە لە دڵمان نەبێ بەرامبەر هیچ کەسێک مێ بۆ لای من بڵێ وەڵا فڵانە کەس باستی کرد فڵانە کەس غیبەتی کرد فڵانە کەس بۆتانی بۆت کرد باسی مەکە لە جێی خۆی نەسیحەتی بکە ئەمما تۆ گوێی بۆ شلکەیت و فڵانە کەس وا دەباوڕم بۆ ئەو بیبم نە کە تۆ نەسیحەت و ئامۆژگاریت نەکرد تۆش بەشداری لەو شەڕە تۆ بێ نەسیحەتی کە ئامۆژگاری بکەی ئەگەر ئەو سیفەتەی تیا بۆ ئەو غیبەتە ئەگەر تیاینە و بۆهتانت کردەوە بە هەردوو لا تۆ تاوانباری لە گوناهە گەورەکانە دەبێت تێیگەێنیت ڕای چەڵەکێنی بەخوای گەورە بیترسێنی کەواتە مەشائیم بینەمیم لە پاشاندا فەرمووی مناع للخير معتد أثيم منعی خێرەکات یعنی خێر و سەدەقە نابەخشێ بە فەقیر و هەژاران کەسێکی ڕەزیلە قرچۆکە پارەپەرستە یعنی مناع للخير دووش تەگرێتەوە هەم خەیری مادی و هەم خەیری معنەوی شەگرێتەوە مادێکە سەدەقە و خێر و زەکات و واناگرێتەوە پارە و ماڵ مناع للخير خەڵکێکە مناعە حەز ناکە خەڵک دینارێ وەربگرێت فەقیرێکە ئیستیفادە بکات لە دەوڵەمەندێ نایەوێت مناع للخير یان بۆ خۆی دەوڵەمەندە منعی خێرەکات زەکاتی ماڵەکەی دەرناکات یارمەتی فەقیر و هەژار نادات یان خەڵکانێکن مناع للخير معنويا خەڵکانێک ئەیانەوێ بێن بۆ مزگەوت مەنعیانەکەن خەڵکانێک ئەیانەوێ بێن فێری تەڵەبی علم بن فێری علم بن و دابنشن لە کۆڕی مەجلسی علمان نایەلن خەڵکی سار دەکەنەوە ئەوانش مناع للخير بوونەتە ئیبلیس لەسەر زەوی نایانەوێ خەڵک فێری تەڵەبی علم بێت بۆ با خەڵک تووشی ئەو خێرە نەبێت یان ئەوە تا حەسەدە من عندی ئەنفوسهم وەکو جوولەکە ود كثير من أهل الكتاب ود كثير من أهل الكتاب لو يردونكم من بعد إيمانكم كفارا بو حسدا من عند أنفسهم أهل كتاب قاو استجوا لكي ظالم داجر كر استزوريان بيخوش إما باشغز بينه ولدينا كمان بو حسدا من عند أنفسهم حسود حزناكن مسلمانان يعني خوای گەورە لیان خۆش بێ بیان کاتە باشتەوە ئەیانەوێ وەکو خۆیان بەرەو جەهەنەم بڕۆن خەڵکێک شێ حەز ناکە خەڵک بێ بۆ مزگەوت دائما يصد عن سبيل الله تشويش دروست دەکات قورئان بخوێنێ والغوا فيه لعلكم تغلبون بڕۆن تشويش دروستکەن مێلن خەڵک گویان لێ ڕابگرێ مێلن بچنە کۆڕ و مەجلسی ئەوان دابنشن تەسەوڕەکەن يعني لەم حوجرەیە تەڵەبەی وەها بۆ ویستێتی بێ لێرە بخوێنێت خەڵکانێکە بۆ مەنعیان کردووە تێتی مەخوێنە لێ دروست نییە جایز نییە ئەوە مناع للخير خۆ ڕەنگە کەسەکەش دیندار بێت هەر بەناوی دینەوە مەنعکە فێری دین بێت هەروەکو چۆن خەوارج بەناوی دینەوە مسلمانانیان قەتل و عام کرد و کوشتیان
ئەوانش ئەیانێ بە ناوەی دینەوە دڵی مسلمانان بمرێت، چونکە ئەگەر ئینسان تەڵەبی علم نەکات، فێری علم و فێری وحیەی نەبێ کە قورئان و سونەتە، وەڵڵاهی ئەو دڵە ئەمرێت، ئەو دڵە ئەمرێت. بۆیە نابێ منعی خێرکەین. هەر کەسێک ویستی بەرەو خێر بێت ئەبێت تۆ هانی بدەیت. المبادرة إلى فعل الخيرات لرياض الصالحين باس مكر، وحث الناس بالتوجه والإقبال عليه. خلشي هاندي بيت طلب علم كات تو بيت خوش بيه مزقود قربالغ بيه، بيت خوش بيه خلق بيه لدوري ما مصايق دابنش دو كلمة فير بيت، فيري زانست علمي بيت، نك خلق سارت كيتو والله با فير علم نبيت. أو كاتتو شويتا برجي كي وليدي كري مغيرة كاتي خلقانك يعني ويست إيمان بيان ببيغمري خو عليه الصلاة والسلام أو شو منعي كرت يعني جولي رامقرا ما شو بولاي أما ساحرة أما دجالة أما وايا أو وايا خلشي صار ذكر دولة بيغمري خو عليه الصلاة والسلام. بوي وريابة صفتي بباوران هل نقريد مناع للخير معتد أثيم، ولقل أوي كمنعي خير شكا معتدية يعني دەست درێژکارە، دەم درێژە، دەست درێژە، زوڵم و تعداکات، کەسێکە زاڵمە، شڕیرە، ئەثیم، زۆر تاوانبارە. لەگەڵ ئەوەشایە تاوانبارە. عتل بعد ذلك زنيم. عتل بعد ذلك زنيم. عتل يعني چی؟ عتل چێ زانێ؟ يلا برسال لي واكم ها مستكبر ما هو عفريم أحسنت. عتل هندل زنانة فرمون أويك زور خورة بنا حق بلام زوريني شراحي حديث فرمون عتل أو كسيكوا غليظ القلب ضرقة قصوشكا كالرقة آخر كان يكن درقوا كالرقوا بيتاموا عتل خلش كيلو شوية بيغمري خواه صلى الله عليه وسلم لفرموديكا فرمي ألا أنبئكم بأهل النار بيتان رابق ينمشي أهل دوزخة صحابة فرميان بلي قال كل عتل جواظ مستكبر. همو عتلك وثمان عتل يعني شيء أوي كوا كالرقة ضرقة لقل أوشا جواظة. جواظ يعني شيء يعني يجمع المال. أوي كوا هم غمي أوي كوا بس بارو مال كوكاتو. مستكبر متكبر متواضع وخوبة كمزان نية. أوان أهلي بهشتن ببيتشوانش وأهلي دوزخ ئەوانن کە خۆیان بە زلەزان و خۆیان بە گەورە ئەزان و لە کاتێکە وەزنی پوشێکیان نییە لای خوای تەعالا. کەواتە عتل بعد ذلك زنيم. زنيم يعني الدعي. دعي دو تفسيري هي. تفسيريشان يعني كسيك دراوة بال قومك ياخد عشيرتك ولا نجنية. كسيك دراوة بقومك وبا عشيرتك لوان نية. وتفسيري دوم زنيم لزنا وهاتا يعني مندالي زيناكار يعني لزنا وهاتا الدنيا نقل نكاحك شرعي. أمن صفتا لشخص يكاهبو كناي وليدي كري مغيربو مشركو بيباوربو كاتك بيغمري خواه صلى الله عليه وسلم بيامي هاوردو باسي توحيد خواه پرستی کرد قال أساطير الأولين. ها خواه تعالى بمن باسكات عتل بعد ذلك زنيم أن كان ذا مال وبنين. دقل أوشا خاون مالا دولة مندا من دال زوري هي إذا تتلى عليه آياتنا قال أساطير الأولين. زور لخو بايبو زور متكبر بو كاتك آيات كاني خواي قورد بو بخيونايا قال أساطير الأولين. أما أفسانية أما وەکو چۆن چیرۆشی خورشید و خاوەر و شیرن و فەرهاد و ئەمە ڕۆمانە و ئەفسانەیە و محەممەد بۆمە باسیەکات
ئەمە چییە باسیەکە بۆمان باو باپیرانی ئەمەش چەند مەتەڵێکیانەوت بۆمان بەو شێوەی وەڵامی پێغەمبەری خوای دایە صلی الله عليه وسلم. خوای تعالی فەرمووی سنسیمه على الخرطوم. سنسیمه واتە علامەتێک و نیشانەیەک لەسەر لوتی دانین بۆ ئەوەی بزانن خوای گەورە چۆن لوتی ئەشکێنێت. ئەمە زۆر بخۆی بەشتە زانێ ئەم وەلیدی کوڕی مغیرە ئەم چەند صیفەتە ناشرینەی تێدایە. خەڵکێکەی ڕەنگە هەر نۆ صیفەتەکەی تیابێت دە صیفەتەکەی تیابێت خەڵکێکەی ڕەنگە پێنجی تێدا بێت خەڵکێکەی سێ صیفەت بۆی ئاگاداری ئەم صیفەتانە بە لە خۆتە هەیە دای ماڵە خۆت پاکەوەکە. ئەمە صیفەتێکە خوای گەورە زۆر ڕقیلێتی ئەم صیفەتانە. خوای تعالی فەرمووی سنسیمه على الخرطوم. ئەمە وەلید بۆ خۆی زندووە گوێی لێیەتی هاتە لای دایشی وتی ئەوەی کە محەممەد باسێکە کە قورئانە و دابەزیە هەموو صیفاتەکانم تایە بەڵێ دڕقم متەکەبرم پارە و ماڵم زۆرە مناڵم زۆرە هەموو ئەو صیفەتانە لە منە هەیە بەڵام سەر لەوە دەرناکەم بۆ بە منەڵێ بعد ذلك زەنیم وەرە ئیلا بێ اعترافکەی شمشەی لێ ڕاکشێ دایشی ئەڵیانت کوژمیانە بێ اعترافکەی ئایا من مناڵی زینام یان نا من لە باوکی خۆم یان نا. دایکی اعترافەکەڵێ تۆ لە فڵانە کەسی ئەو باوکتە زینام کردو لەگەڵێ. ئەو جا خوای تعالی هەر لە دنیا ئەم مزگەێنیدا بە موسڵمانان فەرمووی سەنەسیمه على الخرطوم. یەک علامەت و نیشانێک ئەخەینە سەر لوتی بۆ ئەوەی بیناسنەوە کە ئەم پیاوە بە کافری ئەمرێت و بە مشرکی سەرە ناتەوە و کۆتایی پێدێت. لە جەنگی بەدر چی لێهات لوتی بڕایەوە لە ناو جەنگایە شەمشێرێکیان دا لە لوتی بڕایەوە ئیتر هەموو خەڵک زانی وەلیدی کوڕی مغیرە لوتی بڕایەوە. حی چەند ناشری ئینسان لوتی نەبێت. سنسیمه على الخرطوم. خرطوم لوتە نیشانەیەکیان خستە سەر لوتیەوە بلوتیان بڕیەوە تاو لەناو خەڵک دیارە. ئەو هەموو صیفەتە لە وەلیدا هەبوو خوای گەورە لە قورئانە باسی کرد. سەی ئیعجازی قورئان کەن ئێ باشە بۆ ئیمان ناهێنیت بۆ مسلمان نابیت. خوای گەورە تەواو ختمی لێداوە فڵانە کەس مسلمان نابێت. خۆی توانی بڵێ کاکەوە من مسلمانە بم و قورئان بە درۆ بخاتەوە بەڵام نە خوای گەورە سەرفی کردەوە. یان ئەبوو لەهەب خۆی لە دنیایە بۆ خوای تعالی سوورەتێکی داگر بە ناوی تبت يدا أبي لهب وتب ما أغنى عنه ماله وما كسب سيصلى نارا ذات لهب وامرأته حمالة الحطب. خوي وخيزانەکەشی بۆ ئاگری دۆزەخن خۆشیان زندون ئەی باشە بۆ ئیمان نایان بڵێن وڵای بۆی پەیامەکە بە درۆ بخەینەوە ناتوانن تاو کەواتە ئەم صیفاتانە ئینسان لە هەر کەسێکا بوو بە خۆی لێدا بڕنێت و خۆی پاکاتەوە. داواکەم لە خوای پەروەردگار بەناو جوانەکانی بە صیفاتە بەرزەکانی قورئان بکاتە بەهاری دڵمان. یا ربی خوایە ڕەحممان لێ بکەیت و قەڵەمی عەفو بەسەر تاوانەکانمان بێنی و لێمان خۆش بی. آمين والحمد لله رب العالمين. صلى الله وسلم على نبينا محمد وبارك الله فيكم.